دیارە هەمووتان نەزانن سروشتی کەمەندامی ئەم وڵاتە وایە کە هیچ کات ئێمە بۆ خۆشی کۆ نەبووینەتەوە. هیچ کات حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی نەکردووە کە ئێمە بتوانین ئەو ئازارانەی کە چەند ساڵە دەیچێژین بیکەینە ڕۆژێکی خۆش و ئازارەکان لەسەرمان لا بچێت. هەمووتان ئاگادارن کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نزیکەی 3 بۆ 4 ساڵە بە ناوی چاکسازی و بە ناوی قەیرانی داراییەوە ئەوەی نەکراوە بە کەمەندامانی کوردستانی کردووە. هەرچی نەهامەتی و هەرچی بێڕێزی و هەرچی سوکایەتی و برسێتی و گریان و خەم و ئازارە بە کەمەندامانی ئەم وڵاتە چێژراوە. دوای ئەوەی کە کەمەندامان درانەوە بە لیژنە، بڕیار درا لە ماوەی 3 مانگ، دواتر 6 مانگ، دواتر ساڵێک، دواتر 2 ساڵ، دواتر 3 ساڵ کەمەندامان لە لیژنەکان دەربچێن و بەناوی چاکسازیەوە کەمەندامان برسی کران و موچەکانیان ڕاگیرا. و لە کۆتاییدا 6 ڕۆژی کە دانرا بۆ ئەوەی کەمەندامان لیژنەکان کۆتایی پێبێت، بەڵام بەداخەوە نزیکەی 6 مانگە ئەم 6 ڕۆژە درێژەی هەیە. ئێستا بە هەزاران کەمەندام کە لیژنەیان کردووە کۆتاییان بە لیژنە پزیشکەکان هێناوە و لە لیژنەکان دەرچوون، ڕێژەی پێویستیان بەدەست هێناوە، لە 155 بەرەوسەریان بەدەست هێناوە، بە حەقی بە مافی خۆیانە، مافی شەرعی خۆیانە بێن ئێستا موچەکانیان وەرگرن. بەڵام بەداخەوە بە بڕیارێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەتا ئێستا کە بۆ 6 ڕۆژ دەچێت 2 موچەت دابەش کراوە، ئەو حجزە ئەو ئیمزا سوورە لەسەر ناوەکانیان لا نەچووە بە بیانووی ئەوەی با پرۆسەکە کۆتایی بێت دواتر موچەکانیان دەدەینێ.